زۆربەی نیزالەکانی من لەگەڵ کوڕان بووە وەک لە کچان بۆی ئاسیشم هەجگار وا پێشکەوتوانیم پلەیەکی باش بێنم لەسەر ئاسی عێراق و بەشداری بتوڵەی ئاسیاکەم. لێبوردوونە تۆ لە کوڕان؟ بەڵێ بەڵێ چەند جارێکیش یاریم هەیە. ئەو یاریانەی کە بۆ بەرگری بەکارێت و لە جیهانیشدا پاڵانەتی گەورە گەورە بەنجام دەگەێنرێت، ئەمە لە کوردستانیشدا چەندین پاڵانەتی ڕێکدەخرێت. یاری بۆکسێن یەکێکە لەو یاریانی کە زۆرێک لە گەنجان و لە سەرجەم تەمەنەکان بەشداری تێدا دەکەن، بەڵام ئەوەی کە کەمە بەشداریکردنی لەم بوارەدا خانمانن. من لە یەکێکم لە فێرگەکانی شاری سلێمانی لێرە ژمارەیەک لەو خانمانەی کە بەشداریان کردووە توانیویان لەسەر ئاستی جیهان و ئاسیا بەشداری بکەن و پلەش بەدەست بێنن. لێرە یەکێک لەو خانمانەی لێیەک سڵاو لێ بێم کاتەوە باش چۆن بەشداری و کرد توانی و چێ پلەیەک بەدەست بێنیتەوە. ساڵتان لێوێ من بەشداری بتوڵی ئاسیام کردووە لەگەڵ بتوڵی عالم. بتوڵی عالم لە مانگی سێیا بوو لە تایلەند ئەنجام درا لەخۆ بەزار باش یاریم کرد بەڵام ئەوە نەبوو نەتیجە بێنم. قورس نییە یاری بۆکسێن بۆ خانمان؟ یاریکە قورسە بەڵام کە هەوڵی لەگەڵایی شتەکان ئاسانە بێ حەزە لێوێ چکە. چی بە خانمانە ڵێ لەوانەیە کچان هەبێ کە حەز بکەن بەشداری بکەن بەڵام نەوێرن بڵێن لەوانە قورس بێ بۆ ئێمە نەبێ؟ ئەڵا ئەو قورسە نیە یاریەکە ئەگەر خۆ حەزە لێ بێت و لەگەڵ یا بڕۆی یاریەکی ئاسان و زۆر زۆریش خۆشە. قورسی چی بینیوەتیایە؟ هیچی. بەنیازی چی یانی چ پلەیەک بە ئەم جارە بەشداری چی بکەیت؟ ئینشاڵڵا هەوڵی ئۆلۆمپیاتین. ئۆلۆمپیات دەستەکان خۆش بێ. وەبزانم تۆ پلە بەدەستێناوە لە سەر ئاستی ئاسیا چۆن بوو چه هەستێ بوو کاتێکە بینی و لەسەر ئاستی کیشوەرێک ئەو پلێ بەدەستێناوە؟ بەڵێ هەستێکی زۆر خۆشە کە بتوانین نەتیجە بێنین لەسەر پاڵانەتی ئاسیا. چ لە بتوڵی عێراقیش نەتیجە یەکەمی بێنی زۆر خۆشە، هەستێکی تایبەتەکەەوە سف ناکرێ. قورس نیە ئەم یاریە بۆ بەنسبەت خانمانەوە؟ قورسەکیت بەڵام بێ خولیا هەبێ بۆ یاریەکە. بەردەم خانمان لەوانەیە گرنگی بەدەم و چاویان بن، ئەم یاریش لەوانەیە هێزی تیا بەکار بێت، لەوانەیە زەبڕی بەردەم و چاو بکەوێت. ئەمە گرفتی بە دروست نەکردووی؟ ئەوەی وەرزشەکەی خۆش بوێ بە ڕۆحێکی ڕاضی خۆشی بوێ قەت گرنگی بەدەم و چاو بە ڕوخسار نە. دەستەکان خۆش بێ. مامۆستا پرسیاریوە لە جەنابە بکەم تەعاملکردن لەگەڵ کوڕانە قورسرە یاخود لەگەڵ کچانە؟ پێشەکی بەخێر بن سەرچاو ئەوەی ڕاستی بێ تەعاملکردن لەگەڵ خانمانە جیاوازترە، بەڵێ لەبەرەوەی خانمان دایمان چۆنەڵی ناسکترن هەبێ جیاوازتر تەعاملیان کەیت لەبەرەوەی ڕەگەزی بەرامبەرشن ئێمە زۆر لەواچێ لەوان تێ نەگەین بەباشی، بەڵێ قورسە جیاوازترە. خۆم یاریە وەبزانم یاریی قورسە لە یاریکردن و لە ڕاهێنانەکانیە تا چەندێک بۆ نوێ چاپۆشی ئەکرێت لەیان بۆی کە زۆر هیلاک نەکرێن ئەو شێوەی کوڕەکان. بەڵێ ڕاستی یاریێکی قورسی ئەوتۆنیە بڵێن زەبری زۆری هەبێ خۆی لە خۆیان لەبەرەوەی لە ئۆلۆمپیاتە هەج یاریەکە لە ئۆلۆمپیاتە بوو مەرجی سەلامەتیتیا هەیە. ئەمە یەکە دووش بەنسبەتەوەی هیلاکبوونەوە بەڵێ خانمان لە سەرەتایە چاوپۆشیان لێەکەین، بەڵام کە ئەگەنە ئاستی ئەوەی کە بەشدار بن لە پاڵەوانێتی عێراقا ئێمەش مەجبورین چاوپۆشیان لێ نەکەین و هەر وەکو کوڕان هاوشێوەی ئەوان مەشقەکانیان پێ ئەنجام بدەین. بەنیازن کچیتر خاتونی تر دروستکەن پاڵان دروستکەن تیانە؟ بەڵێ بەتەشید ئەگەر هەچ خانمێ خۆی ئامادەی دەرببڕێ بێتە هۆڵەکەمان ئێمە هەوڵی لەگەڵین کە بگاتە ئاستێک و ئاسی عێراق و بەرزتریش لە عێراق. سپاس بەخوای سام خانمانەمان هەیە بەشداریان کردو لە پاڵەوانێتی ئاسیایە. شەرت نییە هەموو یاریزانێک کە بەشدارە بێت لە دەروی عێراق عالەم بەیام ئاسیاوێ شەرت نییە بڵێن ئەنجام بەدەست بێنێ، خۆی خۆشە ئەنجام بەدەست بێنێ بۆ وڵاتەکەیە، بەڵام خۆی لە خۆیان بەشداربوون لەو پاڵەوانێتی جیهان یا خودت ئاسیا خۆی لە خۆی ئەمە ئەنجامە. بەڕاستی زۆر سپاس بۆ بەڕێستان چۆن لایشیتر لەو خانمانە سڵاو لێ بێ. چەندێکە یاریەکەی؟ سڵاو لە تۆش بەخێربێ. من لە ساڵی 2009 یاریەکەم واتە ماوەی 7 ساڵ. قورس نییە؟ نەخێر چکە ئامانجەکانم لە یاریەکە گەورەترە. باشە ئێوە لە کاتی ڕاهێنانکردنە هەندێک جار نیزاری شەکەن لەگەڵ کوڕاتە ئێستا نیزار لە کردووە؟ بەڵێ زۆربەی نیزالەکانی من لەگەڵ کوڕان بووە وەک لە کچان بۆی ئاسیشم هەجگار وا پێشکەوتوانیم پلەیەکی باش بێنم لەسەر ئاسی عێراق و بەشداری بتوڵەی ئاسیاکەم. لێبوردوونە تۆ لە کوڕان؟ بەڵێ بەڵێ چەند جارێکیش یاریم هەیە.
تا چەندێک هەوڵی کە بچی بەرەو پێشەوە بەشداری چه بتوڵەیە کردو تا ئێستا وەکوتم بەشداری بتوڵی عێراقم کردووە لە ساڵی 2021ەوە خۆشبەختانە توانیمە پلەی یەکەمی لەسەر ئاسیا عێراق بێنم و بەشداری بتوڵی ئاسیام کردووە یەکجار توانیم تا ئاسیاش پلەی سێمی بڕۆم بەڵام لەبەرەوەی باری تەندروستم تێکچوو نەخۆشکەوتم نانهێشت دکتۆرەکان یاریەکە بەردەوام بێت بەڵامی ترامانجم لەوە گەورەترە ئینشەڵڵا بۆ بتوڵی ئاسیا دووبارە بەشداریەکەم و نەتیجەمە بێ بۆ پاڵانێتی جیهان بەنیازنی هاوڕەکانی بێتە ناو میاریەوە هاوڕەکانم خۆیان لێرن بەڵێ هەمووان هاوڕێیەکین بەڵام ئەمانجم ئەوەیە کە هاوڕەکانی تریشم بێنم واتە لای ئەوان ئەو یاری قورس نەکەم بژدی یاریەکەش قورس نییە من خۆم شخصی حەزەکەم هەموو خانمەکەم یاریە فێر بێ ئەگەر ئامانجیشی نەتیجە ئەنی نەتیجە هێنان بێت ینی نێوت نەتیجەوشت بێنێت و دەرکەوێت بە هەر بۆ تەندروستی باشە چکەمە خانم لە هەموو شوێنێکیش بین پێویستمان بە بەرگریکردنە لە خۆمان چشتانەکەڵ دەموچاوتانە نییە نەخێر بەرکەوتە تا ئێستا زۆربەم زۆر پێکانمان بووە پێکانی دەموچاوڵم پێکانی دەموچاو بەرە بەڵێ تۆ بەنیازی بگەی بە شۆ وڵا ئیشەڵا خۆمە ماداکەم بۆ بتوڵی ئاسیا تۆش باسیە بەڵێ بۆ پاڵەوانێتی دەستا خۆم لە سەرکەوتوو بن بەڵێ ئەوکە جوبیسی بوونەما تایبەتە بەو خانمانەی کە لە سەر ئاسی کوردستان و عێراق و ناوچەکەش وەکو کیشوەری ئاسیا بەشداریان کردو و تێشانەیە کە لەسەر ئاسی جیانە بەشداری کردووە بۆیە ئەمان هەوڵی ئەوە دەدەن کە پلەی بەرز بێنن.